پرسیاری پازدە ئەڵێ ئایا سەددام بە کافری مرد چونکە لە کاتی دادگاییکردن وا دیار بوو تۆبەی کردبوو کۆتا قسەی لا ئیلاهە ئیلەڵڵا بوو لە ڕۆژی جەژن کوژرا کە ڕۆژێکە کوشتن تایە حرامە. تکایە وەڵام پێم وایە سەددام تا مردنیشە بە کافر مردووە و حکمی کوفری سەددام حوسێن لەبەر ئەو قانونانەیە کە دەری کردەوە هەموو کوفرەی کە لێوەی دەرکەوتووە کوفری قەول بن یا هی کردداری بن یای بڕیارەکانی بن کە هەر لە مادەی قەتڵە ئەو هەموو کوفرەی ئیمزا کردووە کە ئەگەرێکە لە عسکری ڕای کردا ئەوە ئەشیان کوشت و پارەی فیشەکە کەشیان لە کەسوکاری وەرەگرتەوە و ئەمە مستحقی کوشتنیش نیە لە ئەسڵا لە دینە چونکە وەگەر لە جێشی ئیسلام ڕاکە مستحقی کوشتن نیە لە جیهاد ڕاکە مستحقی کوشتن نیە چجایەوەی سەددام حوسێن لەو جەبهەی عێراق وێرانە و لە شەڕێک تلایەوە بۆ ئەو خەڵکی عێراق ئەو هەم خەڵکەی تیا کوشت یان قانونێکی حەقیر و سەخی وەڵا ئەمە پێش کابراایەکە ڕای کردووە جوندێک ڕای کردووە ژنەکەیان ئەدایەوە بە شوبەیەکی چیتر برای بە ڕێزمانە و خەڵکی کەرکووت ڕای کردبوو ژنەکەی مابوو ژنەکەیان دابوو بە لۆزەندەرێکی عەرەب لە یەک کاتە دوو مێردی هەبوو چۆنە شەشتیوە بەم قانونانە سەددام حوسێن مرتەد بووە و کافر بوو جگە لە ممارەسەی کوفرەکەش کە کردوێتی نەک زوڵم ممارەسەی تری کوفر کە بە ئیسلام ئەڵێ جوانب الإسلام المنغلق المتحجر کە لە کولی ئیعلام قسەکانی کرد زۆری تریشی هەیە قسەکانیشی هەمووی لەو بابەتن دوای مەکابرایە لە حیزبی بەحز بووە حیزبێکی علمانی لادینی بێدینی دوام حاکمی وڵاتێک بووە حکمی بغیری ما ئەنزەل الله کردو وتنی لا إله إلا الله کە هەر ئەگەر ئیعدامیان نەکردا بیاندایەت و دەست ئێمە لە بیارە ئیعداممانە کرد نەک لەبەرەوەی عەرەبین و کورد و عەرەب و ئەم شتانەی تێکرد وەڵا زوڵمی لە کورد کردوەمان ئەوانە نا هەر لەسەر ئەو ئەحکامە شەرعیانە کە مرتەدە بەلامان و ئیعداممانە کرد وەرەو بڵێ لا إله إلا الله وەلو بڵێ تۆبەم کردو تۆبەکردن کاتێکە من قبل أن تقدروا عليه خۆی گەورە فەرمە کاتێک کە جەریمەکە کراوە پێش ئەوەی بیانگرن ئەبێت تۆبە بکەن ئەما کە گرتانن ڕێ تۆبە دەستم هەڵبڕی ئەو تۆبەی لێ قبوڵ نابێ و ئەحکامەکەشی بەسەرا تەطبیق بێ لا إله إلا الله لەوانەیە لە قیامەتە دادی بدا بەڵام ئەو علمی خۆی پەروەردگار و ئێمە نازانین لە ئەحکامی دنیایە ئەحکامی دینەکە علاقەی هەیە بەسەر دنیای خەڵکەوە ئەوەی دەرەکەوێت یەکێک اعتقادی لە ناو کافرە بەڵام ظاهرە نەڵە مسلمان و احترامی ئیسلامە گرێ و نوێژەکە مەسەرەن ئاوا ئێمە بەر بە مسلمانە بێ ڕەفتاری لەگەڵا بکەین وەلو منافقە وەلو کافرە لە ناخیا ئەم ئەحکامە دینیانەش ئەوە ئەگرێتەوە بەڵام لە حەقیقەتیا خۆی کافرە لە بۆ قیامەتی